ئەم کاتەتان باش. کەیسی ئەم جارەی نهێنیەکان چیرۆکی ژنە شەهیدێکە کە هاوسەرەکەی لا شەڕی داعشدا شەهید بووە. ئەو ژنە لەبەرەوەی هێشتا گەنجە و لە دایکبووی ساڵی 90ەکانە پاش 8 ساڵ لە چاوەڕوانی ویستویەتی هاوسەرگیری بکاتەوە. بەڵام کەسوکاری هاوسەرەکەی ڕێگریان لێکردووە کە هاوسەرگیری دۆمیشیان پێ هەڵۆشاندوێتەوە و هەڕەشەیان لێکردووە. ئەم ژنە بە ناچاری لە پێناو ژیانی خۆی سکاڵای لە کەسوکاری هاوسەری پێشووی تۆمار کردووە و دادگاش سزای بەسەرا سەپاندون. بەڵام سەرەڕای سزادانیشیان ئەو کەسانە لە هەڕەشەکانیان بەردەوامن و کۆڵی لێ نادەن. بابزانین دادگا چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەدا دەکات. وایانی ئیسلام چۆن باسی ڕێگری لە هاوسەرگیری ژنان یان بە زۆر بەشودانیان دەکات، چۆن ئەم بابەتی چارەسەر کردووە. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ میوانە بەڕێزەکانم مامۆستا نادرکانی کوردەی کە جەنابیان مامۆستای ئاینین ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بن، هاوکات شاڵاو ئەبوو بەکر عەلی پارێزەر و شارەزای یاسایی لە ستۆدیۆ لەلام میوانن. بەخێر هاتن سەر چاوان. مامۆستا نادر سڵاوی خوای گەورەت لێبێت، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئەم کەیسەی ئێمە باس لەوە ئاکات کە ژنێک کە هاوسەرەکەی شەهید بووە دوای 8 ساڵ لە چاوەڕوانی گەورەکردنی مناڵەکەیە دوجار ئەوێت هاوسەرگیری بکاتەوە، بەڵام کەسوکاری مێردەکەی بە دیاریکراوی باوکی مەبەستم مێردی پێشوویەتی باوکی مێردی پێشووی لەگەڵ براکەی ڕێگری لێکەن کە هاوسەرگیری بکات. جارێکیش هاوسەرگیری کردو و هەڵیان وەشانۆتەوە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم بابەتە چۆن باسکراوە؟ ڕێگریکردن لە هاوسەرگیری کەسێک کە هاوسەرەکەی لە ژیانە نەماوە سزای هەیە؟ سپاسیەوە دەکەم. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. میوانە کەشتان هەر بەخێر بێ. بەخۆی ئەو مەوزوعی کە جەنابەت باست کرد لە ئیسلامدا وا دانراوە ئیعتاء كل ذي حق حقه، واتە هەموو کەسێک خاوەنی مافێتی دەبێت مافی پێ بدرێ. جاگەر پیاو بێ، ئەگەر ئافرەت بێ، ئەگەر منداڵ بێ، حتا تکڕم ئەگەر ئاژەریش بێ، لە ئیسلامدا هەموو کەسێک مافی پارێزراوە. ئەو کەیسی جەنابەت باسی دەکەی کەسی ترمان زۆرە، چکە لە وڵاتی ئێمە ئەگەر بچینەوە هەشتاکانەوە شەڕی عێراق و ئێرانە، دیارە دوا ئەوە شەڕی براکوژیە، دواوە شەڕی کوێت دێتە پێش و دواوەی شەڕی بەڵێن داعشۆی کە جەنابەت باست کرد. ئەو کەیسانایان ئەو کێشانە زۆرن کە معاناتی میلەتی ئێمە خەڵکی ئێمە و بە تایبەتی ئافرەتان بەدەستیەوە دەناڵێنن. لە ئیسلامدا وا دانراوە کەسێک کە هاوسەرگیری کردیان لێک جیابوونەوە ئەوە عیددەی بۆ دانراوە. عیددەی ئەوەی کە پێی دەگوترێ وەفاتی کردووە عیددەی متەوەفا عنها 4 مانگ و 10 ڕۆژە. عیددەی متەڵەقەواتەوە ئافرەتی کە زیاد دەبنەوە 3 مانگ و 10 ڕۆژە یان 3 جار بکەوێتە عادە و سوڕی مانگانە تکڕم پاک بێتەوە. دواو بۆ کەس نییە مەنعی بکە. بەڵام کە زانایان لە زانانی فیقی باسی وڵات الئومور دەکەن، واتە وەلیول ئەمر دەکەن، دەڵێن ئەو کاتەی بۆی هەیە مەنعی بکە ئی کچەکەی یان ئی خوشی ئەگەر هاتوو مەسلحەتێکە بوو، ئەگە بەرژەوەندێکە بوو، بەڵام بەبێ بەرژەوەندی ناتوانن مەنعیان بکەن. ئەگە هەر مەنعیان کردن ئەو کەیسە زانانی بەڕێز دەڵێن دەدرێتە دادگا بۆ ئەوەی دادگا حکم الحاکمی یەرفع الدعوە، وەکو ئەو بەڕێزەی کە پارێزەرە و لەگەڵ جەنابتە دەزانێ. بۆیە لە ئیسلامدا قورئان فەرموویەتی وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فلا تعضلوا عليهن. واتە کاتێک کە ئافرەت تەلاق درا لەگە هاوسەرەکەی لێک جیابوونەوە کە لێک جیابوونەوە ئێوە مەنعیان مەکەن بۆ ئەوەی کەوا شوو بکەنەوە. ئەگەر هات و مەنعکران ئەو کاتەی لە ویلایەت زانانی بەڕێز هەندێکیان دەڵێن لە ویلایەت دەکەوێ، واتە وەلی ئەمرەتی نامێنێ، بەڵکو وەلی ئەمریەکەی ئەو کاتە دەبێتە دادگا. پێغەمبەرمان فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەنا وەلی و من لا وەلیە لە. کەسێک کە وەلی نەبێ، پێغەمبەر کە حاکمی ئیسلام بووە، کە پێغەمبەری خوا بووە، کە قەزاوەت و هەموو شتەکانی بەدەست بووە، دوا ئەو بۆ خەلیفەکانە، بۆ ئەمیرالموئمینینە، بۆ قازیە بەڕێزەکانە. بۆیە ئەو کەسانەی کە بۆیان نییە ئللا ئەگەر زانان دەڵێن وەلی ئەمر یان وەلی موزبیر ئەگەر هاتوو مەسلحەتێکە بێ، بەرژەوەندێک بێ، بۆ نمونە ئەو ئافرەتە ئەو کەسە کوفئی نەبێ، هاوکوفی نەبێ، یان بەخۆی هەندێک مەسلحەتێ نەزانن، بەڵام مەنعکردن و قەدەغەکردنی لەشوکردن بە هیچ شێوێک لە ئیسلامدا نییە. بەڵکوان دێ لە زانان دەڵێن ئەگە مەنعیان کرد
لە ویلایەت دەکەوێت ئەو کاتەی دەبێت ئیشەکەی بچێتە دادگا و دادگا باشە سزای چییە؟ سزای چییە؟ مەسەڵەن ئەم کەسانە ئەمە بۆ نمونە مامۆستا ئەم کەسەی ئێمە ڕێگری کرد، ڕێگرەکە کراو و جیاش بوونەوە هەر لە کاتی دەستگیراناریە لەبەرەوەی هەڕەشەیان کردووە دواتر گوێبیستی وتەکانە بین جابوونەتەوە. ئەمە تا چەند سزای بۆ دانراوە لە ئاینە گونەهبارن؟ لە ئیسلامدا تەبعاً منە تەبعاً ئێمە باسیەوەمان کرد کە هەموو خاوەن مافێک دەبێت مافی بدرێتێ. زانایان دەڵێن زەواج تاعەتە واتە جێبەجێکردنی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وإن من سنة النكاح واتە لە ڕەفتار و ڕەوشتی پێغەمبەر نیکاح و هاوسەریە. پێغەمبەران کەذلك جعلناهم أزواجا وذرية بە ئیستیسنا و جیاوازی چەند پێغەمبەر نەبێ. دوای پێغەمبەری خوا دەفەرمێ تزوجوا الودود الولود فإني مكاثر بكم أو مفاخر بكم الأمم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئافرەتانە مارە بکەن کە منداڵیان زۆر دەبێت کە ئەمن فەخر دەکەم شانازی بەسەر ئومەت و گەلانەوە. ئێوە بە چ دەبێت؟ بە زەواج دەبێت. پێغەمبەرمان دەفەرمێ فمن رغب عن سنتي فليس مني. کەسێک فەرمودەیەکی هەڕەشە ئامێژە کەسێک لە ڕەفتاری من لا بدا ئەوە لە من نییە. وإن من سنة النكاح لە سنەت و ڕەفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم زەواجە. کەواتە ئەو کەسانەی کە ئەگەر هات و بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ بەرژەوەندیەک بەبێ هیچ مەسلحەتێک منع بکەن ئەو کەسانە گوناهبار دەبن حەق الناسە و مافی خەڵکە لەسەریانە بۆ ڕۆژی قیامەت. زۆر باشە مامۆستا بێگومان دواترە گەڕینەوە لای جەنابەت. ئێستا ئاوتە و دامپێدانانی ئەو کەسەمان هەیە کە ئەکاتە شوبرای پێشووی ئەم ژنەی کە ویستوێتی هاوسەرگیری بکات و ڕێگری لێ کردو. ئەمان ئەم سکاڵاکەی لە دوو کەس کردووە کە هەم باوکی هاوسەری پێشووی هەم برای هاوسەری پێشووی، بەڵام ئێمە وتەی براکەیمان هەیە پێکەوە گوێبیستێ بین و دواترە گەڕینەوە. بەڵێ براژنمە ئێمە وەک هەڕەشەی چاڕەشەیەکمان لێ نەکردوە، بەڵام ئێمە پێمان ناخۆش بوو کە بەبێ پرسی ئێمە شوب کاتەوانێ هیچ بێمە نەوترێ ئێمە لە دەمی خەڵکەوە بیبیسینەوانێ و بەتایبەت شوشکاتەوە بوو پیاوە کە پێشتر دراوسێمان بوو ئێمە چاک چاشیە ناسینە پیاوە. ئێمەوەمان پێ ناخۆش بوو بەبێ پرسی ئێمە شوب کاتەوە بە ئەو و بوو پیاوەش بۆچی ناتانەوێت ئەو دراوسێتانە زەواجی لەگەڵ ئەبێ خەڵک چیمان پێ بڵێ دوایی هەتا یەکێک گەڵێ لەوانەیە ئەم لە دوای ئەم مردەکەیەوە کە مردووە لە دوای براکەمەوە کە مردووە یەشیان ناسی و زەواجیان کردو لەوانەیە 20 کەس بڵێ وڵا کاکە پێش ئەوە ژێشتیان ناسی بوو لە بێمە دراوسێ بووین ویەکەوانێ لە قسانەی و لە قسە و قسەڵ ئەوکی خەڵک زۆر کە پێشترێکیان ناسی ناخێرێکێکە یەکیشیان ناسی بێت تازە هاوسەری لە ژیانە نەماوە بەچی مردووە براکەت؟ براکەم شەهید بووە لە شەڕی داعشا شەهید کراوە. ئێمە هیچ داریمان لەوە نییە و چوشین پێش ماوەتە وتمان ئەگەر شوشەکەی تۆ شومەکەرەوە بم پیاوە ئێمایی ناسیم بۆ ئێمە خۆش نییە، بەڵام ئەو جوێی لێ نەگرتین بۆیە ئێمە شوین لەگەڵ و پیاوە قسەمان کرد. پێت وان نییە بۆیە بە ئێوەی نەوتووە بۆیە پرسی بە ئێوە نەکردووە ئێوە پێشتر ترسانە بێتان ترسا بێ لەوەی کە ئێوە ئەسڵن ڕێگریەکەوە نەخرێن بە هیچ ڕێگری ناکەین یەک دەنگ کێشەمانیەکەوە زەواج کاتەوە یانە باش ئێستش خۆڵێ ئێستش کە ئەمەوێ زەواج بکەمەوە ئەوان هەڕەشاکەن ئەڵێن ئێمە بەوەمان پێ ناخۆشەکە شوب کاتەوانێ ئەو مناڵە بچێتە لای باشەوە مناڵی خۆیەتی لەگەڵ خۆی پێت وانە لەگەڵ دایکی بێ باشتر بێ وەکەوەی لەگەڵ ئێوە باوەڕ ناکەم لەوانەیە و پیاوە سوزانی و پیاوە چۆم زانینە و پیاوە کە باشە بێ لەگەڵیە لەوانێ زۆ خراپێ لەگەڵ ئێمە دایکی خۆیە بێ خۆ وایە، بەڵام ئێمە دڵمان نایە بخێنە ژێردەسی و پیاوە. ئێوە واتە مەرجتانەوەیە کە ئەگەر زەواج بکا بێ و مناڵە بۆ ئێوە بەجێ بێڵێ مناڵەکە یاسا چی لێ ئەکات ئەگەداری یاساییاتەوە بەخۆی ئەگەر ئامادە بێ بە خێوی بکە. ئێمە مەرجمان ئەوەیە کەم ئافرەتە شوب کاتەوانێت کە و مناڵە با بێمە و لە خانووی براکەشمان دانەنیشێت. بۆ لەو خانووی ئەو خانووە ئی مناڵەکەیەتی ئەو نییە. باشە خۆ خانووەکە بە ناوی ئافرەتەکەوەیە قەی ناکە بەسەر مافی مناڵەکەی پێوەی زیاتر چی لەو براکەی بۆی کڕیوە کڕیوە ئەو ئەڵێ دوای ئەوەی کە براکەت شەهید بووە خێرخواز و حکوومەت بۆیان دروست کردووە بۆهۆی براکەم وانێ بۆی براکەم چی لەو خانووە بکات بیا بکێ با هەر نەچێتە ناویەوانەیە داینە بۆ مناڵەکەی
بۆ کوڕە بچکۆلی بەڵامی وتوتانە بێرەوە بە ئێمە خانووەکە و هەنێک پارەشی هەیە پارەی نا، ساری ئێمە- براکەتە پێشتر و توتانە هەمووی تەسلیمی ئێمە بکەرەوە بە مناڵەکەشەوە ئینجاکە ئەو مەرجانە زۆر قورسن ئەگەر ئەم ژنە قبوڵی بێت بۆی ئێمە هاوسەرگیری. لاریمان لەوە نییە کە شوکاتەوانێ شتێکی براکەمە بابیاتەوە بێ ئێمە شتێکیژی خۆیەتی با بۆ خۆی بێمە کێشەیەوەمان نییە شوژەکاتەوانێ مە لاریمان لێ نییە حەزەکە بە ئێستا شوکاتەوانێ بەڵام لەبەرەوەی براکەت مناڵی هەیە هەرچیەک بێ بۆ مناڵەکەی و بۆ ئەو ژنەیە لە ئێستاە جگە لە باوکت وایە بەڵام ئێمە لەوە ترسین کە مافرەتە شوکاتەوە مێردەکەی هەمووی زەوتکە ئەو کاتە بەشی مناڵەکە ژەخڕێ ئێمە ترسمان خەمی ئەوەتانەیان خەمی چیترتانە خەمی ئەومانەکە ئێستا قانون هەیە هەموو شتێک بە یاسا و بە قانونە ئەو بەشی خۆی بە یاسا و بە قانون وەرەگرێ دواتریش مناڵەکەش بە هەمان بەڵام شێوە خەمی ئێمە ئێستا لەوەیەکە مناڵە خراپ بێ لەگەڵیا و دوای ئەوەش ئەو بەش و سەرۆت و سامانەی کە یو مناڵەیە ئەو پیاوە بیخواکە شوی پێگات پاشەو مناڵە بێنێ لە لای کێ بژێت کە دایکی بەجێ بێڵە ئێوە تانوێ بێت لە لای تۆ لە لای باوکت لەکوێ بژێت هەمومان ئامادەین بە خێویکەین باشە کە زەواجت کردووە تۆ بەڵێ ئێمە ئامادەین چۆن ئەڵە ناوە لە محکەماڵە وەرەقە پڕەکەینەوە بە شایە دەڵێن هەموو شتێکەکەین ئەگەر خراببووین لەگەڵ یا و کاتەینەوە بافرەتەکە مناڵەکە چییە مناڵەکە ئێوەی خۆشەوێ یان حەزەکە لای دایکی بێت تەبعا مناڵە حەزەکە لای دایکی بێ بەڵام ئێمەشی خۆشەوێ ئەبێ ئێمە زۆر لەگەڵ یا تێکەڵین و زۆر لای ئێمە بوو وەزە و تەڵەبانە ئێوە هەز ناکەن نایاساییە نا بۆچی نایاسایی ئێمە بەس خەمی ئەو دایکە و مناڵەمان ماڵ و خانووژی مناڵ و هی دایکەکەیە ئێمە خەمی ئەو مناڵەمانە کە ئەو مناڵە نەچێتە ژێر دەستی پیاوێکەوانێ کە بێگانە بێ و دوای ئەوەی ئەو سەروەتی مناڵە شەیەتی بۆ ئەو بێ نەزگە بۆی شیشی بێگانە بێت بەچی ئازانن دوایە بێ بەهی کەسێکی تر لەوانەی تر ئەمە بینی ژن و مێردایەتی وای لێ بێت هیچ شتێکی جیان نەمێنێ بگرە ئەو خانووکە ئێستا بەنای ئەو بووکەشمانەیە و کاتەش بگاتە سە مێردە تازەکەی باشە ئێستا ئەم وازی هێنا جیابوونەوە لە دەستگیرانەکەی بەڵێ ئەڵێ ئێوە هەڕەشەتان لە دەستگیرانەکەی ترسانوتانە بۆیە لی جیابووە ئێمە چین بۆ لای دەستگرانەکەی قسەمان لەگەڵا کرد وتمان ئەبێ جیابیتەوە لی ئەمە هیچ پێمان خۆش نییە کە تۆ ئەم ئافرەتە بینیت ئیترەوە نشمان پێ وتمان ئەگەر ئێوە بەرداوام بن لەسەری ئەمە ئابین بە دوژمنی یەک ئیتر دەستگرانەکەشی زوازیێنە هەر یەکسەر وازیێنە لە دوێ باش ئەو باسەوە باشە ئەو براژنت باسی ئەوە کاڵێ لە ماوەی ئەم هەشت ساڵەیە کە من هاوسەرەکەم شەهید بۆ وەکو پێویست ئێوە هاوکاری خۆی و مناڵەکەتان نەکردووە ئێستا ئەیانەوێ مناڵەکەم ببنەوە لای خۆیان و ئەو شتانی کە هی مناڵەکەمە خۆیان بە ساحێبی دائەنێن نا دوورە لە ڕاستیەوە ئێمە دایمە دەستێکمان بۆ مناڵەوە بۆ دەستێکمان بە براژنمانەوە بۆ بەڵامەوەی ئێمەش باری دارایمانەوە نە باش نییە بڵێ بتوانین وەک شابی ژێنین ئەوەی کە بۆ خۆمانی خۆی نەشین باو ئەم شتانەی ئێوە ئاکام ژناڵێ من ناوێرم زەواج بکەمەوە ئەبێت بەڕێگری لەوەی کە ئەم ئافرەتە جارێکی تر زەواج بکاتەوە گەنجە و جوانە و ئەیەوێت زەواج بکاتەوە ئەڵێ بۆی تووشی هەڵە نەبم مەرجەکان بەزێمە خەمی مناڵەکەمانانە کێشە ئەو ئافرەتەمان نیە حەزەکە بە ئێستا شو بکاتەوە ئەگەر لەگەڵ کەسێکە زەواج بکات ئەو کەسە بێگومان ئەمە هەمووی ڕێوشێنی خۆی هەیە بەڵێن ئەیات مثلن پەیمان نامەیەک بڕکاتەوە کە بە باشی چاوی لەو مناڵە ئەبێ دوور و نزیک خۆتان چاودێریەکەن کە مامەڵی چۆنە و چۆن نیە لەگەڵەوە مناڵەیە ئامادەن ئێمە حەز ناکەن لەژێر دەستی پیاوێکی بێگانەیە گەورە بێت چناڵێت لەلایەن تەربێت و شتی و پیاوانێ ئەمامانەی لای خۆمان گەورە بێ و مناڵە هەرچی چۆنێک بێت باشە پرسیارێک لە تۆ بکەم هیچ نیەتێکتان هەیە تۆ وەکو خۆت هیچ نیەتێکت هەیە ئەم ئافرەتە بۆ خۆت مارە بکەیت نەخر مژن مناڵم هەیە هیچ نیەتی شیاوم نییە نەوەڵە چکە ئەم ڕێگریانە هەسەکەم قورسن بۆ نەوەڵا هیچ ڕێگریەکەم نییە نەوەڵا هیچ نیەتێکی وام نییە و ڕێگریژ نیم لەوەی کە زەواج کاتەوانێ ئەو شتانێکی ئەمە ئیستومانە جێبەجێکە بە شو کاتەوە ئەمە کێشەمان نییە کاکشاڵاو سلااوت لێبێت بەخێر بێ گوێبیستی وتەی سزادراوەکە بووی کە برای هاوسەری پێشووی ئەم ژنەیە کە دواتر خۆشی قساکات و سکاڵای لەسەری هەیە تێبینی چیت هەیە لەسەر قسەکانی سلااو لە بەڕێستان و سلااو لە بینەران و سلااو لە مامۆسای بەڕێزیش کە لەگەڵمانە میوانە طبعاً هاوسەرگیری یاخۆژیانی هاوسەری بە پێی یاسا بە پێی مادەی سێ لە یاسای باری کەسێتی بریتە لە چی بریتە لە پێکەوە ژیان و خستنەوەینەوە و ژیانی هاوباش
طبعا لەم پێناسەی بۆمان دەرەکەوێت ئەم پەیوەندیەکی ڕەزامەندیە پەیوەندیەکە کە بە ئیجاب و قبولی لایەنەکان چ پیا بێ بۆ ژن یاخۆ ژن بێ بۆ پیا و ئەم پەیوەندی دروست دەبێت واتە هاوسەرگیری دروست دەبێت طبعا بە پێی و مەرجانی کە لە یاسا دیاریکراوە لە شریعەتی ئیسلامی دیاریکراوە یاسای باری کەسێتیش بە پێی مادەی یەکەم پشتی بەستۆ بە شریعەتی ئیسلامی کەواتە بۆمان دەرکەوت هاوسەرگیری پەیوەندیکی ڕەزامەندیە بەڵام کاتێک ئەم پەیوەندیە بێتە پەیوەندیکی ئیکراه یاخود زۆر لێکردن یاخود پەیوەندیکی ناچاری ئەمە لە هاوسەرگیری ئەچێتە دەرەوە و یاسا سزای بۆ داناوە طبعا هەمان یاسا کە بابەتەکانی هاوسەرگیری و مارەکردن و تەلاق و نەفەقە و هەمووی ڕێخستووە ئەم بابەشی ڕێکخستووە لە مادەینەوە بە دوو بڕگە باسی ئەم بابەتی کردووە کە طبعا ئەم مادەیە پێشتر بە جۆرێکی تر بوو ئێمە بە پێی یاسای ژمارە 15 ساڵی 2008 لە پەرلەمانی کوردستان ئەم مادەیە تعدیل کرا و ئەم بڕگانە دەستکاری کرا و سزای بۆ دانرا طبعا مادەکە بڕگەی یەکەمی ئەڵێت هیچ کەسێک بووی نییە هاوسەرگیری بە زۆر بە کەسێ بکە یاخۆ ڕێگری لە هاوسەرگیری بکە یاخود ئەم هاوسەرگیریە پەک بخات و ئەم هاوسەرگیریە ئەم ڕێگریە یاخود با بڵێن لەلایەن کەسانی خۆیەوە بێت حزب و کەس و نزیکەکانی خۆی بێ یاخود لەلایەن کەسانی تریشەوە بێ و حکمی هاوسەرگیریەکە ئەگەر بێت و تەنها مارەکردن بوو بێ بۆ نمونە کەسێک بە زۆر مارە کرابێ بە زۆر درابێ بەش و بەڵام جارێ نەگوازرابێتەوە بەپی ئەم یاسایە عەقدەکە هەڵەوەشێتەوە و هاوسەرگیریەکە چۆن ئەڵی بە باتڵدا ئەندرێ ئەمە ئەگەر بە زۆر پێ ئەگەر بە زۆر کرابێ بەڵام جارێ نەگوازرابێتەوە ئەگەر هات و گوازرابێتەوە ئەو کەسە و دوای گواستنەوەکە طبعاً ئەو کەسە سکاڵا بکە یاخۆ سوڵتاتی معنی ئاگادار بن بەپی یاسا حکمی هاوسەرگیریەکە ڕاگررتنی هاوسەرگیریەکەیە و ئەمە لێرە بۆمان دەرەکەوێت کە ئەگەڕێنەوە بۆ پێناسەی هاوسەرگیری کە مادەم ژیانێک بە زۆر بێ و بەژێری کرا هابێ ئەنجامەکانی ئەو هاوسەرگیریە باش نابن لە ژیانی هاوبەش و خستنەوەینەوە بۆیە باشترە ئەم هاوسەرگیری ڕابگیرێت تا منەوەیەک یاخود مناڵێکی لەم هاوسەرگیریە دروست نەبێ کە لە ئەنجامی پەیوەندێکی ناچاریەوە بوو بێ و هەمان یاسا لە بڕگەی دووەم سزای دانا بۆ ئەم کەسانەی ئەم جۆرە ئەکەن ئەگەر بێت و ئەم کەسانە خزم و نزیکانی خۆی بێ بۆن باوکی یاخود برای یاخود کە سوکاری نزیک بێ بڵین کە سوکاری مێردەکەی بێ سزای بۆ دانا بە بەندکردن لە 2 ساڵ هەتا 5 ساڵ کە سزایشی با بڵین مەعقولە بۆ کردارێکی بەو شێوەیە ئەمە بۆ ئەگەر بە زۆر پێیان بکەن ئەگەر بە زۆر پێیان بکەن بۆ ڕێگریەکەش هەمان مادەی و هەمان سزایە بۆ ڕێگریەکەش بڵێ بە هەمان شێوە و نابێ ومان بیرچی ئەگەر هات و ئەم ڕێگری یاخود ئەم بە زۆر بە شودان و هاوسەرگیریە لەلایەن کەسانی غیرەوە بێ لەلایەن کەسانی بێگانەوە بێ لە دەرەوەی با بڵین ئێستا ئەمە شوبرایەتی و هاوسەری پێشووی مەبەستم شوبرای پێشوو خەزوری پێشوێتی ئەمە بەچی حسابە بێ لە ئەمە بەغیر حسابە ئەمە بەغیر حسابە سزای ئەم بریتە لە بەندکردن لە 3 ساڵ بۆ 10 ساڵ باشە ئەمان 1 ساڵیان وەرگرتووە پێت باشە ئێمە لە هەموو کەیسێکە عادەتەن کەیسەکە و پەڕاوی لێکۆڵینەوە و ئیفادەکان و بەڵگەکان و قەنەعەتی محکەمە بە ڕێزەکە دادگا بە ڕێزەکە دەورە بینێ کە ئایا بۆچی ئەتوانێت بۆ ئەو حکمی داوە لە هەنێ حاڵەتە محکەمە بە مادەی 132 لە یاسای سزادان بەزەیی بەکارهێنێ بۆ کەسە بەتایبەتی ئەگەر ئەو کەسە یەکەم جاری بێ تاوانێ بکە یاخود ئەم کەسە بۆ نمونە گەنج بێ یاخود ماڵ و مناڵی هەبێ بۆیە ئەکرێت دادگا بەزەیی بەکارهێنابێت و سزاکەی لەو سزایی کە باسمان کرد دایبەزان بێ و نابێ بیرمانچێ ئێمە یاسایەکی تریشمانەیە کە بە هەمان شێوە کە لە ساڵی 2011 یاسای تونند و دیژی خێزانی بە پێی مادەی دووەم بڕگەی یەکەمی هاوسەرگیری بە زۆر بەو شێوەی هاتوو ینی کە ئەڵی بە زۆر چ ڕێگریکردن بێ چ بە زۆر بەشودان بێ ئەویش بە هەمان شێوە بە پێی مادەی حوتەمی هەمان یاسا سزای بۆ داناوە ئەویش بریتێ لە بەندکردن بۆ لە 6 مانگ تاکو 3 ساڵ کە بێگومان سزای ئەشەد دیاری ئەکرێ بە پێی یاسا کە یاسای باری کەسێتیە بۆی لێرە بۆمان دەرەکەوێ ئەم تاوانە یاخود ئەم کردارە تاوانیە سزایکی قورسی بۆ دانراوە بۆ باشترە ئێمە بە تایبەتی ئەو بڕیاری هاوسەرگیری لە چوارچێوی خێزانابێ و بە ڕەزامەندی وەلی ئەمر بێ و ئەگەر هات و ڕێگریەکی ژیا خۆت بۆ منە تێبینیەکە بێ لەسەر جیاوازەکە نەگاتە بابی ئەوەی کە ئەم پرۆسەیە یان بە زۆر بکرێ یاخۆ ڕێگری لێ بکرێ بەڵکو بە تەفاهم بێ و ئەندامانی خێزان بە تایبەتی باوک بە تایبەتی برای گەورە یاخود کە سوکاری ئافرەتێکە بە پێم کەسی جەنابتان بۆ نە ئافرەتێکە جیابۆتەوە هیچ مافێکی نامێنێ بەسەر ماڵی خەزورانیەوە بۆیان نییە بە هیچ شێوەیە ڕێگری بکەن تەنانەت ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە بۆ نمونە باسی مڵک و ماڵ و ئەوانش کرابێ بەپی یاسای باری کەسێتی ئەوە ژوک و میراتێک بڵێ بابەتە بێگومان دواتر ئەمەش بابەتێکی جیاوازە و لە هەمان کەیسا هەیە دواترە چینە سەر ئەو بابەتە بەڵام ئەم ئوستازەم جۆرە کەیسانە لە دادگاکانە چۆنن زۆرن کەمن هەم ڕێگری لە زەواج هەم بە زۆر بەشودان ئێستا هەیە خۆی ئەوانەی کە هێنە محکەمە عادەتەن کە گرێبەسی هاوسەرگیریەکان هەتا نەبێتە سکاڵا دادگا بەڕاستی و حاڵەتانە بە حاڵەتێکی ئاسایی وەرەگرێ بەڵام لە حاڵەتی سکاڵایە
ئێمە توانین بڵین بە تایبەتی ئەمڕۆ کۆمەلگای کوردی لە سەو جارانە هۆشیارترە بۆ دایک و باوک زیاتر هەست بە بەرپرسیاریەکەن. لێ باسی ئەوە بکەیت بۆ بە زۆر زەواج پێکردن تەسەورەکەم لەو بابەتەیەکەم بۆ بێتەوە. ئەی بابەتی دووەم؟ بابەتی دووەمی ژوو و ڕێگیریکردنەکە ئێمە ئەبێت جیاوازی بکەین لە دووشتا. ئەگەر بێت و ئەم مارەکردنە لە دەروی دادگا بکرێ، طبعاً مامۆسای بەڕێز زیاتر لەولایەنە شارەزایە پێویستە وەلی ئەمر لەگەڵ دوو شاهید ئامادە بن. ئەگەر وەلی ئەمر ئامادە نەبێت مامۆسای ئاینی مارەکردنە ناکە. بۆ کاتێکیش دێنە دادگا ئەگەر بێت و ئەو کچە یاخود ئەو با بڵین کچەکە زیاتر ئێمە باسەکەین، ئەگەر سەر و 18 ساڵ بێت پێویست بە وەلی ئەمر ناکات و گرێبەستی هاوسەرگیریەکەی بۆ ئەکرێت ڕەنگە باوکی ڕازیش نەبێ یاخود ڕێگریشی لێ بکە یاخود بۆ نمونە باوکی بە زۆریش بیا بەش و دادگا نازانێت کایە بە زۆر بۆ یان ناسوونکە خۆی هاتووە بە پێی خۆی و لەگەڵ دەستگیرانەکەی و مارە ئەکرێ. بەڵام ئەگەر خوار 18 ساڵ بێ بە پێی یاسای باریکەسێتی پێویستە وەلی ئەمری لەگەڵ هابێ. ئەم وەلی ئەمر ئامادە بێ و ڕەزامەندی وەرئەگیرێ بە پێی یاسا لەبەرەوەی تەمەنی سن ڕژدی تاو نەکردووە ئەو کەسە و مناڵە. بۆیە کەیسەکان حاڵەتە بەڕاستی ئەم کەیسە یاخود ئەم جۆرە کەیسانە حاڵەتە بۆ بەشێکی کەمیانێنە دادگاکان وەکو کەسی جەنابتان باسان کرد بەشێکیان لە دەروی دادگا ڕوئەیە و زۆر جار بە عەشایری و بە کۆمەڵایەتی چارەسەرەکرێ و حلەکرێ و کەمترێنە دادگاکان بەڕاستی. زۆر باشە. مامۆستا نادر ئێمەوە لای بەڕێستان گوێبیستی وتەی سزادراوەکە بوون. ئەگەر کۆمنتێکتان نەبێت لەسەر وتەکانی پرسیاریەوەکەین ئەیەوە وەکو مامۆستایانی ئاینی ڕێنماییتان چییە بۆ ئەم جۆرە کەسانەی کە ئەم تاوانانە ئەنجامەدان و حکمی هاوسەرگیری بە زۆر لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم هاوسەرگیریە مثلەن ئەگەر بە زۆر بێت ئەمە بە فعلیە بن بە هاوسەری یەکتری عەقدەکە دروستە بێت و بە هەمان شێوە بۆ ڕێگریەکەش. بە قسەی ئەو برا بە ڕێزە کە من بیستم یانی ئەو دەڵێ ئێمە مەنەعنین بەڵام ممچینە لە کەسێک تەبان ئێمە عەشایرین بەڕێزیش دەزانی بۆ خۆمان لە ناو عەشایر دەژین و هەندێک نوسعی عەشایری هەیە بۆ نمونە احتیمالە ئەو برا بە ڕێزە وەکو لە قسەکانی دەرکەوت ئەو دەڵێ ئێمە مانەعنین پێمان خۆش بۆ لەگە ئەو کەسە نەیکاس کە زۆر کەسەیە پێشتر ناسیار بوون ئێتر بە خۆ دەزانین لە ناو عورفی کوردەواری قسە دەکرێەوە ئەوە ممچینە عەلاقەیانە بێ ممچینە یەکتریان ناسی بێ و بەڵام وەکو مەناکردن وەکو ئەو برا بە ڕێزە دەڵێ وەکو قسەکان دەڵێ مەنعمان نەکردو بەڵام لەو کەسەمان مەنع کردووە. ئەوەی کە زەنابێت باست کرد بەڕاستی هەندێک شتی ئێمە گوتمان ڕەچاوی ئەو برایش دەکەین ئەگەر داوای منداڵەکەش بکەن وەلو منداڵ ئەوە زەنابێت پرسیارێکە دوای دەدرێ بچێت لە نانی شەرع و لەلایەن قانونی ئێستاشەوە کە قانونی بڵین با بڵین ئەحوالی شخصی عێراق وەختی خۆی بە زۆر لەسەر فقی حەنەفی بوون زەنازەم ئێستا ئەو مامۆستا بەڕێزی لەگەڵتە ئەو دەزانێت دەستکاری کراوە. زۆر باشە دواترەچینە سەر بابەتی مناڵەکە و میراث و شتێک کە لە کۆچکردووەکەەوە بەجێماوە ئاماداوەیەکەن. بەڵێ بەڵێ بەخۆی جارە لا ئیکراه فی الدین یعنی نەک لە تەلاق و لە نیکاح ئەو مامۆستا بەڕێزی لەگەڵت باسی کرد لە ئیکرا لە دیندانە نی کابراگە بە زۆری ئیماندار نەبێ و ئیمان نەچێتە دڵی کەس ناتوانێت زۆری لێ بکە دەبێت ئیمان و دین و ئەم شتانە بە خۆشی و بە ڕەزامەندی وەربگیرێ کەواتە ئێمە حتا تەلاقی مکراهمانەیە لە فقی ئیسلامی مکرا ئەو کەسەی کەوا زۆری لێ دەکرێت زۆری لێ دەکرێت دەڵێ دەبێت ژنەکە تەلاق بدەی ئەگەر نادەتکوژین هەڕەشەی لێ دەکردن و تەلاقشی ناکەوێت. بەڵام ئەگەر هات و بە زۆریش بە شودرا وەکو مامۆستای بەڕێز لەگەڵت لاەنە قانونەکەی باس کرد بە زۆریش تەنانەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای دانا پێغەمبەری خوا فەرمی البیکر تستأذن والثیب تؤمر کەس ئیزنی پێ دەکرێت واتە دەبێت ڕازی یاننا ئافرەتی بێوەژن ئەمر دەکات بۆ خۆی ئەمر دەکات کە مارە بکرێ کەواتە بۆ لە فیقی حەنەفی تەنانەت هەتا زائیزە بەبێ وەلیش چکە زاریوە وەلیەکان زوڵم دەکەن بەنسبەت ئەو حەق و مافەی لەسەر ئەو برایە کە بە ڕێزەی باسی کرد دیارە ئەو خانووەیان ئەو ماڵە ئەو ممتەلەکاتی کە برایەکەیان بووە ئەگە حیسابی میرات بکەین ئەوە تەبعاً ئافرەتەکە هەشتێکیە کە لە فیقی ئیسلامی پێی دەگوتێت ثومن واتەیەک لە سەر هەشتی ئەوە کە دەدرێتە منداڵەکەی جاگە کەس بێ ئەوە نیسفی هەیە وإن كانت واحدة فلها النصف أو من ذلك كذبة نوي دبته وكذا دبته عصب كان أوانيش بلام دتوانين مثلا أو برابر رزا كدلا خانوك بهوي براك مور أصل دتوانين أو وابلين
سکە حسابیان بۆ کرد کە وەفاتی کردو نەماوە لە بەروی بۆیان کردو بەڵام ئەگەر بۆ میراد ئافرەتەکەی لەسەر هەشتی هەیە منداڵەکە کەسبێ نیسپی هەیە ئەگەر نابەشەکەی کە دواوان دەدرێت بە عسەبەی دیارە داک و بابی ئەو شەهیدەی کە باستان کرد ئەوە سودسی هەیە یەک لەسەر 6 وەلی ئەبەوەی لكل واحد منهما السدس بەڵام ئەگەر بێت ئێمە هەندی شتی عشاری ڕەساو بکەین ئەو برا بە ڕێزە لە لایەک حەق و مافی پێدەدەین کە ئەگە برێن بە فلان کەس مەکە یان مەیدەنە فلان کەس بەڵام منعکردنیان بڵێن نابێ شووبکەی ئەوە بە هیچ شێوەیە بۆیان نێو لە دنیاش و لە قیامەتیش ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە ئێمە و حەقەمان پێیاوە گینا لە ڕووی ئاینی ئیسلام و لە ڕووی یاساوە و حەقەی نییە وایە لە ڕووی ئیسلامەوە کەس لە عومەری فاروق ڕزای خوا لەبێ بە حەمیەت و بەغیرەتر نەبووە بەڵام کاتێک کچێکی کە بێوەژن دەبێ و پیاوەکەی نامێنێ بەخۆی دەچێت بە خەڵکی دەتر دەڵێ وەرە کچێکم هەیە و دەتان دەمێ وە لە ئیسلامدا بۆی ئەو ئافرەتە مادام زەواز تاعەتە مادام خواپەرستیە ئێخوانە خواسێستا و ئافرەتە بەڕێزە ئەگە شوو نەکاتەوە غەڵەتێ بکە هەم ماڵی بابی هەم ماڵی قبول ناکەن بێگومان ئێمە ئافرەتەکە بە هەمان شێوە قسەی جەنابی کردوڵێ بۆی تووشی هەڵە نەبم ئەما مەسا گوێبیستی ئاوتەکانی ئەو ژنە شەبین کە ڕێگریەکەی لێکراوە دواتر بێگومان بەردەوامە بین لە گفتوگۆ و شیکردنەوەکان بەڵێ ماڵە خەزورانم هەن لە سەرتاوە کێشیان لەگەڵ منا هەبوو لەوەتەی کە من مێردەکەم ئەمری خوای کردووە نێڵن من زەواج کەمەوانێ نێڵن بە ئیسراحەت لە ماڵەکەی خۆما بم ئەوان چەند جارێک منویستمە زەواج کەمەوە هەر ڕێگریان لێ کردوم سەرتا بۆی کە کابرایان ناسن دوایەوە نانویستۆ من بچم بە حساب نانویستۆ من بەنە دەستی بێگانەیەک خۆ نەخۆیان لەگەڵ ما باشن نێڵن زەواج کەمەوانێ و من کچێکی ژنێکی گەنجم یعنی ناتوانم وا بەردەوام بم لەگەڵیانە چەند مناڵەت هەیە من کوڕێکم هەیە باشە چەندێکە تۆ هاوسەرەکەت لە ژیانە نەماوە 8 ساڵ هاوسەرەکەم ئەمری خوای کردووە بەچی لە شەڕی دژی داعشە شەهید بووە بەڵێ باشە چیان نەوێت ئەوان ئەڵێن چی بە تۆ ئەوان تەنها مەبەستیانەوەیە کە ماڵ و سامانەکە لە من بزن ماڵ و سامانی منیش چیت هەیە ماڵ و سامانی چیت هەیە تەنها خانوویەکمێکە خێرخواز بۆ منی دروست کردووە لەگەڵ تۆزێک پارەی سیاری مێردەکەم ئەوان من ئەوانیان بمێ بەڵام من ناتوانم ئەویان بمێ ئەڵێن چی ئەڵێن بمانەرێ اینجا کە زەواج بکە نەخێر ئەوان سەرەتا داوای کوڕەکە مەکەنەوانێ کە ئەوان تەنانەت تاسی دەسێکیانەیە ناوە بەسەری کوڕەکەی منە تەمەنی کوڕەکەت تەمەنی 9 ساڵە باشە ئەڵێن بمانەرێ بەلای ئێمە بێت ئەیانوێ لای ئەوان بێ بەڵام ئەوان تاسی دەستیانەیە ناوە بەسەری کوڕەکەی منیشە یعنی لەوانەیە کوڕەکەی من ئەوان هەنە ناسێ تاسە نەهاتوون بەلایە تاسە مەسرفێکیان نەکردووە تاسە هاتوچوونێکی ئێمەیان نەکردووە تۆڵی من مارەکرام و دوای ئەو کەسێک کە منی مارە کرد پەشیمان بوویەوە و ئەوان هەڕەشەیان لێ کردووە تۆ لە کێ مارەکرای و بۆ پەشیمانیان کردەوە من سەرەتا مارەکرام لە کەسێکە ناسیاوی دراوسەیەکی خۆمان بوو و بە بیانوی ئەوەی کە ئەوان دراوسێمان و نایەنەوە بیبینن لە ماڵی منە بە بیانوی ئەوە چەند جارێک هەڕەشیان لە من کرد من داوام لەسەر قەیدکردن بەڵام دووبارە هەڕەشیان لەو کردەوانە ئەویش پەشیمان بۆ لەوەی کە لەگەڵ منابێ لەبەر هەڕەشەکانی ئەوان باشە تەنها ئەیانود نامانەوێت لەگەڵ ئەو کەسە زەواج بکەیت نەگەڵ کەسە چەنا کەسێکی تر ئێستا تۆ چیتەوێت هەوێت چی بکەیت ئێستا من تەنها ئەمێ زەواج بکەم چکە من ژنێکم تەمەنم گەنجە چەندێکە تەمەنت تەم 34 ساڵە باشە ئەتەوێت زەواج بکەیتەوە ئەوان دیسان ڕێگریت لێکەنیان داواکاری و تەڵەباتیان هەیە چیانەوێ ئەڵێن چی داواکاریان هەیە ئەڵێن چی نانێ کوڕەکەم بەرم لەگەڵ خۆماکە من ناتوانم ئەوە جەرگی منە ناتوانم دوور بێ لە منەوانە باشە زەمیرم مرتاح نابێ لای ئەوان بێ خوازانێ ئەوان چی لەکەن باشە و دوایەوەش داوای ماڵی منەکەنەوانێ کە من پێم وتیوتم ماڵەکەم هی ئەوان نییە دەوێت وابزانم کە ویست بوو زەواج بکەی لەگەڵم کەسێک کە پەشیمان بووبووەوە ئەدویست بهێنیتە سەر ماڵەکە و لەگەڵ تۆیە بەیەکەوە لەو خان و ماڵەیە بژێن بەڵێ بەڵێ باشە تۆ ناتوانانی شوێنەکەت بگۆڕی بۆی ئەوان ڕازی بن بەوە نەخێر بۆچی چکە لەوانەیە ئەو کەسێکێتە داوای من بۆ ڕازی بێ ئەی بێ من لە ماڵی کە توی بوێت بە ماڵەکەەوە لەگەڵ ماڵەکەیە توی ئەوێ مەبەستەوەیە لێستایە بڵێ بۆ ئێچکە ئەو ماڵە هی منە من ئاوە هی زەواجەکەم باشە ناتوانم ئەو ماڵە جێبێڵم باشە خانوەکە بە ناوی تۆیە بەڵێ هی حکومەتە بۆ منیان کردو کێ و کێن کە هەڕەشە لە تۆکەن و کێشە بۆ تۆ دروستەکەن لە ماڵی خەزورانت هەموویانیان کێن بە تایبەت شوبراکەم و خەزور من ئێمە هەر سەبارەت بم کەیسام قسەمان لەگەڵ ئەو کەسە کردووە کە ئەم ژنەی مارە کردووە دواتر بە وتەی خۆیان لە ژێر هەڕەشەی کەسوکاری هاوسەری پێشووی لێی جیابووەتەوە قسەی بۆ ئێمە کرۆ بە
پێکەوە گوێبیستی قسەکانی ئەویشبی. منە مافرەتەمە ناسی بەردەوەی بەوەژن بکەوێت چکە دراوسێ بووین هەم لەگەڵ ماڵی خۆیان و ماڵی خەزورانی. ئەتر ڕاستی ئەوە خۆشە کە من پێشتر نیەتیەوەم نەبوو کە زەواجی لەگەڵاکەم. بەڵام ئەوە بوو کە دوایەوەی کە بێوەژن کەوت حکوومەت وەمی خێرخواز و شت خانوویان بۆ کردو ئەو گەڕەکە ئێمە نەمان. ئەتر بیستمەوە کە بەتەمایەوەیە کە زەواج بکە. ئەوم پێ باش بوو منیش چوو بە دڵمەوە بۆ پێی کە بە دڵم بوو یانی. تر ئەوە بوو ڕازیم کرد و چوومە داوای. باشە کەمارەتان کرد چۆن لەسەر چی ڕێککەوتن؟ ئەو من کوڕم بۆ پێی کە خانوشتم نییە زەواجت نەکردووە؟ زەواجم نەکردووە پێشتر زەواجم نەکردووە. ئیتر ئەوە بوو ئەو بۆم وت ما بڕۆی نەکرێکی ئەو وتی پێویست ناکە بڕۆی نەکرێکی وەرە سەر ماڵی خۆمان. ئەو کوڕێک 6 ساڵانی هەبوو. من ئامادە بووم کە کوڕەکەی بەخێوکەمەوەمانە هیچ کێشەم نەبوو لەوەیە. ئەوە بوو کە هەفتەیەک لە مارە بڕی نابوو پێشەوەی بیگوازمەوە هەستم بە شتێکی سیر و سەمەرا کرد تێیان بۆمانە کرد و هەمیشە هاتنە بۆ ماڵی ئێمە هەڕەشیانە کرد. کیە؟ ماڵە خەزورانی و شوبراکی. باشە ئەیان و چی؟ ئەوت نامێ بێتە سەر حاڵ ماڵی کوڕی ئێمە. ئەوت یان نابێت زەواجکەی یا ئەو کوڕی برای ئێمە. باشە شتێکی لێبێت نەخۆشکەوێت پەنجەیەکی خوێنی لێبێت لێ باتکوژین. بەجددیەکە سیر بکەم من ئەو ئافرەتەم بەدڵ بیانی خۆشمەویست. بەڵام پێشتر علاقە و شتان هەبوو یان یەکسەر بەدڵت بوو چیتە پێ؟ بەدڵم بوو. باشە بەڵام ئەو بوو بەدڵم بوو خۆشمەویست بەڵام زانیم هەڕەشە شتی تێکەوتۆمانە بەجددی منیش وازمێنە و جیابمەوە لەگەڵێ. باشە ئیشی چیەکەی تۆ؟ من شاگردم لە دوکان شاگردێکی یاسایی لە دوکان. باشە هەڕەشەی کوشتن و ئەوانەیان لێ کردیان تەنها یانوت ئەگەرەوە مناڵە شتێکی لێ بێ ئینجاکە؟ دیار بوو شتەکە دیار بوو کە بۆ هەڕەشی کوشتن بکە لەسەرەوەی کە کوڕی براکەیان شتێکی لێبێت یاخود نەخۆشکەوێت کامە بیانوێکی زۆر لەسەرەوە جا نەبوویتەوە کە پێیان وتی نابێت لەسەر ئەو ماڵە بیت و ئەو گرنگ نییە بەڵام زیاتر لەسەرەوەی کە بۆچی هەڕەشاکە لەسەروی کە نەخۆش بکەوێت کوڕێکی 8 ساڵانە من ئامادەم کە کوڕەکەی بەخێوکەم بەڵام ئەوە بێت کە نەخۆشکەوێت یاخود پەنجێکی خوێنی لێبێت ئەمە هەڕەشێکی گەورەیە بۆ من ئەگەر چی ژنەکەشم بەدڵ بوویانی خۆشمەویست. یەکسەر پەشیمان بوویتەوە لێجیابوونەوە؟ پێم قبوڵ ناکرد. زۆر باشە ئوستاس گوێویستی وتەی هەم ئەو ئافرەتە هەم ئەو کەسەش کە پێشتر دەستگیران ناری بووە گوێمان لێ بۆ گەر کۆمنتێکت لەسەر وتەکانیان نەبێت ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئەگەر ئەمان ئێستا ژنەکاڵە ئێستش بەردەوامن لە هەڕەشەکردن و ڕێگرێکان ئەگەر بەردەوام بن مەجارێک ئێستا هەر لە ژوورەوە دەرنەچوونە دووبارە چیە بێتەوە یاسا چۆن مامەڵیان لەگەڵ ئەم حاڵەتە بەڕاستی چارەسەرەکەی ئاسان بوو ینی ئەگەر ئەم پیاوە نیەتەکەی باش بواە و بەردەوام بواە لەسەر ئەم زەواجەوە فعلەن مەبەستی دروستکردنی ژیانێکی هاوبەش بواە ئاسایی بۆ ئیتوانی لە ڕێگەی سکاڵاکردنەوە لەوان ئەوان ڕابگرێت و هاوسەرگیری خۆی بەردەوام بکە و ئەو خانووە کە بە ناوی ژنەکەوەیە مڵکی ئەو ژنەیە نابێتە وەرەسەش تەنانەت بەشی مناڵەکەشی تێناکەوێت چونکە ئێمە بێ و بزانین لە ڕووی مڵکیەتەوە کاتێک کە تۆ شتێک بە ناوی تۆ ئەبێ بە ناوی ئافرەتەوە بێ ئەبێتی خۆی لە کاتێکا ئەمە میراتی مێردەکەی نەبوو کەس و با بڵین خێرخواز و حکوومەت و ئەوانە بۆیان دروست کردووە چارەسەرەکەی ئاسان بۆیان توانێت و خاونە بفرۆشتن و پس نەکرێتیەوە یان خانوویەکی تر بکڕنیان لەو شوێنە بڕۆنیان سکاڵیان کردایە ئەو کەسانە ڕابگیرانایە بەڕاستی وە کەیسەکە نەگەشتای ئەوەی کە ئەم هاوسەرگیریە بە تایبەتی کە ئەم بەڕێزە ئەڵێت کە ئەم بەڕێزە ئەڵێت من ئەو ئافرەتەم بەدڵ بوو و خۆشمویست و ئەوانە ئەیتوانی بەڕاستی لە پای ئەو بەڵێنە لە پای ئەو مارەکردە چونکە عقدی زەواج عقدێکی مقدسە ناکرێت تۆ لە بەرخسەی کەسێک کە هەڕەشەیەکە کات بنەوەیەک ئەیتوانی لایانی پەیوەندیدار ئاگادار بکە و سکاڵا بکە و وەڵحاصل بەڵام من لەگەڵەوە نەبووم کە زەواجەکەیان هەڵبەشێنەوە لە بەروی زەواجەکە لەوە گەورەتر بوو لەو هەڕەشانە گەورەتر بوو و مەسەلەی با بڵین مناڵەکەش کە لە بین نابووە ئەگەر باسی ئەوە بکەین بەپی یاسا بەپی مادەی 57 لە یاسای باری کەسێتی دایک لە دوای جیابوونەوە یاخود لە دوای مردنی هاوسەرەکەی مناڵی ئەدرێتی هەتا تەمەنی 18 ساڵ هەتا ئەو مناڵە گەورە ئەبێ ئەویش چەند مەرجێکی یەکێک لەو مەرجانە زەواجیش بکات بە هەمان شێوە مناڵەکە ئیدرێتێ تەنها تەعاودێک بەڵێنامەیەک بە مێردەکەی ئەدرێت کە زەرورزیان لەم مناڵەنەیە کە ڕعایەتی بکە کە خراپ نەبێت لەگەڵیا و باش بێ بۆی و تەنانەت ئەگەر مێردیشی ما بێت شتێک ببێت بەڵێ
کە سوکاری ناتوانن ئەتوانن هیچ شتێک بەرامبەر ناتوانن ئەگەر مەگەر بێت و دەستی ئەو باوکی تیاابێت با بڵین دەستی ئەم پیاوی تیاابێت ئەژینا بە پێی یاسا لە ڕێگەی سەلماندنی دادگاوە بەڵێ طبعا ئەژینا بە پێی یاسا کاتێک کە مناڵێک لە لای دایشێتی بەڵگەنامەیەکی کە پێوترێ بەڵگەنامەی ئامێزگیری یاخود حجەی حەزانە ئەم حجەی حەزانەیە کە دەرکرا بە پێی یاسا مناڵەکە دەستیمی ئەم دایکە کرا تەنانەت دەگەر لای دایکەکە بژمرێت ئەگەر دەستی خۆی یاخود دەستی مێردەکەیتیانە بێ مەسئولیەتی قانونی نەهێنگرێتەوە کەواتە ئەمانەیان توانی بەڕاستی سەردانی پارێزەرێ بکەن ڕاوێژی یاسایی وەرگرن سەردانی بنکەیەکی بۆ نمونە توێژەری کۆمەڵایەتی بکەن یان بنکەی کۆمەڵایەتیمان معلوماتیشان وەرگرتایە باشە ئەمە تازە تێپەڕی بەڵام ژنەکە ئێساڵێ بە هەمان شێوە ئەمەوێت زەواج بکەمەوە کەسی تر بەڕای من ئەو خانمە بەڕێزە گەنجێکی جوانە حەز ناکەم مەسەلەن تووشی هاوسەرگیری ئەزانین چۆنە میهرەبان خان هاوسەرگیری تەنها بۆ گەنج نییە خەڵگەی پیریشە ئەوێ هاوسەرگیری بکە حەقێکی شەرعی و یاسایی خۆیەتی باشترین چارەسەر بۆ ئەم چییە ئەم خاوەنی ئەو مڵک و ماڵ و خانوەیە کە بەنای خۆیەتی ئەتوانێت تەسەڕوفی پێ بکە ئەتوانێت بیفرۆشێ ئەتوانێت بیبەخشێ ئەتوانێت تێی دانیشێ ئەتوانێت شوو بکات و مێردەکەی بێنێ ئەگەر نامورتا حەو نزیکە لەوانەوە ئەتوانێت شوێنەکەی بگۆڕێت و بچێتە شوێنێکی تر و هەر دەرفەتێکی هاوسەرگیری بۆ هاتە پێشەوە بەڕای من ئەگەر لە ڕووی ئەخلاق لە ڕووی ڕەوەژ لە ڕووی ئیمان لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی ئەو کەسە کەسێکی باش بێ هاوسەرگیری خۆی بکات و هەر ڕێگریەک یاخود هەر شتێکی تر کرا بەڕاستی دووبارە ئەتوانێت سکاڵا بکاتەوە و بەڕای من دوورکەوتنەوە لە ماڵی خەزورانی لە منتیقی ئەوان لە شوێنی نیشتە جێبوونی ئەوان باشترین چارەسەرە بۆ ئەم چونکە بمانوێ نەمانوێت ئێمە عادەتەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە تۆ نزیکی یەک بووی بەردەوام دوورن پێش لەگەڵم ماڵەش نزیک زۆر ئاسایی ئەتوانێت زەواجی خۆی بکات و هاوسەرگیری بکات چونکە ئێمە ئەڵین یاسا لەسەر هەموو شتێکەوە و ئەمیش دەتوانێت سکاڵای یاسایی بکە و پێویستە ئەگەر حالەت و حاڵەتەکە لەوە دەرچوو کە بە یاساش هەڵ بکرێ پێویستە ڕایگشتیری ئاگادار بکاتەوە و کۆنگری ڕۆژنامەوانی بکات و بەڕاستی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و مافی خێزانی لێ ئاگادار بکراتەوە من ناڵێ مافیژنان لەبەری مافیژنان تۆزێک کە ئەڵی مافیژنان خەڵک بنەوەێکی تر بەڵام پێم وایە بای ئەوە لە کۆمەلگای ئێمە ڕەنگە خەڵکی دڵسۆزە بکەم کێشەی بۆ چارەسەرکەن و سزادانی ئەوانیش باشترین چارەسەر بۆ کە کراوە و ئەبێتە ڕەتعێک و ئەبێتە ڕێگریەک و ئەبێتە ترسێک بۆیان کە جارێکی تر ئەم هەڵەیە دووبارە نەکەنەوە و باشترین شتیش بۆ ئەمە هاوسەرە تربیەتدان و بەخێوکردنی مناڵەکەیەتی بە شێوەیەکی باش لە کاتێکا باوکی نەماوە و ناکرێت فعلەن وەکو خۆی وتی ناکرێت بیاتە دەست ماڵە خەزوران و ماڵی شوبرە و لە کاتێکە ئەو خۆی ئەڵێواری دۆخی داراییم باش نییە و خۆی خێزانی هەیە و مناڵی هەیە و بۆیە دایکی باشترین کەسە بۆ ئەم مناڵە و خۆشی ئەتوانێت وەکو خۆی وەکو کەسێک کە ئیرادەیەکی هەیە ئەم حاڵەتە ئەم پێویستیی ژیانی خۆی بە شێوەیەکی سروشتی بەڕێکات و ئەم وهەمەی کە ئەوان دروستیان کردو ئەم ترسە بەڕاستی گوێ پێنات زۆر باشە مامۆستا نادری ئەمەوە لای جەنابتان ئەگەر گوێبیستی ئاوتەی هەریەکە لەو کوڕی کە پێشتر مارەی کردو جابوونێتەوە هەروەها ژنەکەش گوێبیستی بووین ئەگەر کۆمنتێکت هەیە لەسەر قسەکانی شتێکت هەیە بفەرما ئەگەر نا پێمان بڵێ لە شەرعی ئیسلامە دوای ئەوەی کە باوکەکە لە ژیانە نامێنێتیان کێشەیەک دروستە بێت مناڵ ئەدرێتەوە بە کێ ئەولەوێتی هەیە بۆ بەخێوکردن و دەست بە سەراگرتنی ئەم مناڵە بەڵەوەڵا کۆمنت من بۆ ئەوە قسەی جەنابی پارێزەرە و تێشی جوانی فەرموو کە گوتی دەیتوانی ئەو برابەڕزە بەردەوام بێ مەسەلا ئەوە وەکو دەڵێ پارێزەر هەیە سکاڵا هەیە یعنی نەک بەم زۆر لێک زیابنەوە یان دەتوانانی سڵح بکایمە عشاعرمان هەیە مامۆستای ئاینی هەیە بەسی کێشەی کۆمەڵایەتەکانمان هەیە دەیانتوانی سڵحێکیان پێ بکە نەدەبوو بۆ شێوێ زوو ئەوها لێک زیابنەوە بە نسبەت لایەنی شەرعی تەوعاً ئەو منداڵە جەنابی پارێزەر باسی کرد لە قانوندا لە شەریعەتی ئیسلام و لە قانونیش هەتا 18 ساڵ ئەو منداڵە دەدرێ بە دایکەکەی لە هەموو کەس حەقترە کە بەخێ و بکە و ئاگای لێبێ بۆی لە شەریعەتی ئیسلامی هەتا 18 ساڵ دەدرێ بە دایکی بەڵام دوا ئەوە کە دایکی هەڵبژارد یان باوکی هەڵبژارد دو 18 ساڵەکەی ئەوە دەدرێ بە ویان زۆر باشە مامۆستا یەک شتی تر هەیە ئێستا ئەم مناڵی ئێمە کە باسیەکەین ئەمە کوڕە بەڵام هەنێک جار حاڵەتی زۆر وا ڕوویاوە کە کچ بووە بیانووی کە سوکاری باوکەکە یان ئەو باوکەی کەلیجیا بۆتەوە یان کە سوکارەکە ئەگەر باوکەکە لە ژیان نەماوەڵێن ئەمە کچە جائز نییە بچێتە ماڵێکی غەریبە و لای پیاوێکی غەریبە ئەمە لە شەرعا چۆنچۆنی
باسی کراوە بە فعلی جایز نییە کە ئەگەر مناڵش بێ لەگەڵ دایکەکەی خۆیان بێ بچێتە ماڵێکەوە یان لەگەڵ کەسێکی ترا بژێت نەخێر لە شەرعدا ئەو تەبریرە نییە وەلو ئەو کەسی کە لێمارە دەکرێت ئەگەر لە دایکەکە لێوی مارەکرا ئەو کچەش لەوی بە ئەبەدی حرام دەبێ ئەو کە زەنابەکە دەڵێگە کوڕ بێ ناگە کچیش بێ خۆی مادەم دایکەکە چێ لە دایک دڵسۆسترە دایکەکە حتمێن ئاگالی دەبێت دەیپارێزێ بۆیە ئەو تەبریرە شەرعی نییە برێ وڵات چووکە کچە حرام بووە نەخێر بە دایکی و بە ئەو پیاوەش کە ئەو دایکە شووی پێدەکا ئەو ئافرەتە ئەو کچە لەوێ حرام دەبێت لەبەرەوەی لە شەرە پێی دەگوترێ بنتی مەوتوعە بە هەموو شێوێک لێی حرامە ئەگە کوڕیش بێ و ئەگە کچیش بێ حتمێن ئەو دایکە لە کەس لە دایک دەرسۆستر نییە بۆیە ئەوەی کە بڵێ کچە تەبریر نییە بڵێ وڵات چکە کچە نادرێ بەوان بەڵام ئەگەر ئیتیفاق بوو دایکەکەی گوتی من ڕازیم شوو دەکاتەوە دایکەکەی دەدرێتەوە بەوان ئەوە ئیتیفاقی بینی خۆیان ئەوە شتێکە زۆر باشە مامۆستا ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتە بێ گەڕێنەوە لای جەنابەت کاک شاڵاو باسی ئەوەمان کرد مثلەن کە هەم ڕێگری هەم بۆ زەواج هەم ئەوەیش کە ناهێڵن مثلەن زەواج بکەنەوە یان بە زۆر ئەیانن بە شویان ژنیان پێێنن ئەم حاڵەتانە ئەگەر کەسێک سزا درابێت لەسەر ئەما مثلەن وەکو ئەم کەیسە ئێمە ئێستا ساڵێک سزای وەرگرتووە لێ خۆشبوون مثلەن سڵحی مەبەستم عەفو دەچوونی عەفویان سڵحی ڕێکەوتنی کۆمەڵایەتی چۆن پێڵێن سڵحی عاشایری ئەمانەوە ئاکات کە ئەم دۆسیانە دابخرێن طبعا ئێمە مادەیەکمان هەیە لە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی مادەی سێ کۆمەڵێک تاوانی دیاری کردووە ئەو تاوانانە بەدەر لەم تاوانە واتە ئەم تاوانە ئەو تاوانانەی کە دیاری کردووە بە حەقی خاصدااندرێن واتە بە تەنەزولکردن و بە لێ خۆشببوون کەیسەکە داخرێ بەڵام ئەم تاوانەیە کێکە لەو تاوانانی کە لەو تاوانە نییە بۆ مافی گشتی تایە واتە ئەگەر هاتوو لایەنەکان لە یەکتریش خۆش بن باشە کەیسەکە داناخرێ بەڵام ئەگەر هاتوو لایەنەکان سڵحیان کرد خۆیان و ئەگەر هاتوو لێبوردنێکی گشتیش دوای سڵحەکە دەرچوو ئەو کاتە بەشی تایبەتیەکەی لایەنە تایبەتیەکەی بە لێ خۆشببوونەکە کۆتایی هاتووە و مافە گشتیەکەش کە تیای ماوە بە لێبوردنە گشتیەکە ئەکەوێت و داخرێ بەڵام هەتا لێبوردنی تایبەتی تیانە بێت و لێ خۆشببوون و سڵحی تیانە بێت لێبوردنی گشتیش دەرچێ ئەم پەڕاوی لێکۆڵینەوە داناخرێت و ئەم کەسە لە زیندان ئەمێنێتەوە بەردەوامە بێت وەکو هەر کەیسێکی تر کە مافی گشتی تیا بۆ وەکو کەسێکی کوشتن یاخود کەسێکی دزیکردن چونکە وەکو وتمان مافە تایبەتیەکە لە پێشترە و مافی ئەم ژنە کەسکاڵاکارە ئەگەر هاتوو بۆ نمونە کەسوکاری ئەم کوڕە هاتن وتیان ئێمە بەڵێن ئەین وە لەسەر دەستی چەند کەسێکە یاخود با بڵێن بە شێوەیەکی کۆمەڵایەتی لە بینی خۆیانە یاخود لای پارێزەرێک کۆنووسێکی لێک تێگەشتن و سڵحیان کرد ئەو کاتە ژنەش دەتوانێت بۆ ئەوی کێشەکە گەورەتر نەبێت و ئەوانیش بەڕاستی دڵیان لای کوڕەکەیان نەبێت و کێشە دروست نەکەن ئەتوانێت زۆر ئاسایی تەنەزولیان بۆ بکات و بەڵام بە مەرجێک ئەوان ئەم کارە دووبارە نەکەنەوە ئەم ژنەش بێ بەلای ژیانی خۆیەوە و ئەگەر لێبوردنی گشتی دەرچوو لە داهاتووە ئەم کەیسە بەڵێ مەشمولە بێت و بەڵام بە مەرجێک کە مافی تایبەتی دیانەمێنێت کەسێکی هاوشێوە هاتوۆتە لای جەنابتان بینی و تەیان بیستوتە ئەم کەیسانە زۆر ئێمەوەکو پارێزەر بەڕاستی نەک لەم کەیسانە بگرە چەندها کەی زیێتە لامان بەڵام بەشێک لەو کەیسانە لەبەر پاراستنی نهێنی وەکیلەکانمان و لایەنەکانی ناتوانین باسی بکەین بەڵام بێگومان لە شارێکی وەکو سلێمانی یاخود لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانە دەیان و چەندان حاڵەتی لەم شێوانە بووە و کاتێک یاسا چارەسەر بۆ بابەتێدانێ بێگومانە بێ و بابەتە بوونی هەوێت زۆر باشە مامۆستا نادر ئێمەوە لای جەنابتان ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی ئەگەر خوشکێکیان یا خود براژنێکیان کەسێکی نزیکیان هاوسەری لە ژیانە نەماوەیان جیابووەتەوە و ئەبنە ڕێگر یان بە هەمان شێوە بۆ کەسانی کە بە زۆر زەواجیان پێەکەن لەگەڵ کەسێک کە خۆیان مەبەستیان بێت ئەگەر بە کورتی بێت زۆر ئامۆژگاریمان بۆ کەسانە ئەوەیە کە بەڵێ ئامۆژگاریمان ئەوەیە کە یەکەم جار بە قیامەت بیان ترسێنن لە خۆی پەروەردگار بترسێن لەبەرەوەی مافی کەسێکی زەوت دەکەن مافی کەسێکی کە پێشێل دەکەن ئەو ئافرەتە مافی خۆیەتی کەشوو بکاتەوە بە سەربەرزی بە شێوەیەکی ئەخلاقێکی بەرز ڕەوشتێکی بەرزخوا نەخواستنەوە بنێ شتێک بک و غەڵەتێک بک هەڵەیەک پا ئەنجاوانش هەستن وڵا وەکو دەڵێ بچندی کوژین و ئەوها دەکەن قوبڵ ناکەن ئەمە یەکەم ئی دووەم بەڕاستی پێویستە کە لەناو ئێمەدا هەندێک شت هەیە کە بۆ تەعڕف بەداخەوە یعنی بۆچی منعی دەکات لەبەرچی منعی دەکات مادەم شتێک خوا حەڵالی کردووە مادەم پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە کەلیمەی خوا دەفەرمێ لێتان حەڵال بوون بە کەلیمەی خوا لێتان حەرام بن بەڵاستی ئەمن ئامۆژگاریان دەکەم
کە بە هیچ شێوەیەک منعی ئەو کەسانە نەکرد منعی ئافرەتانەکە وە بە زۆریش بە شویان بدەن ئەگە بە زۆر بە شویان بدەن مارەیشی هەرنایە. زۆر باشە مامۆستا نادرکانی کوردەی مامۆستایانی هاوکات شاڵاو ئەبوو بەکر عەلی پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەش هەر شاد بن.